تیامانە لە 4 ساڵەوە هەمانە تا 14 ساڵ ئێستا مۆزەفمانەیە نەهاتووە ئەڵێ من شمولی ڕسمی بوون ناکەم چکات موایدەکەی تاو شمولی تەقاوەتیەکە یەکێ لەوانە خۆم 10 ساڵمەیە تیامانە حتا 15 ساڵ بۆ سەوتی ژەمانە یعنی هیچ مافێکمان هیچ ئێمە پلە دوین لە کۆمەلگای پلە دوین کە بۆ نمونە شتێکە بێت مدیرەکە بەوە هەڕەشەولیەکە ئەڵێ ئەگەر نەیکەی دەرتەکەم 9 ساڵە گرێبەستین لە بەڕێبەرایەتیم خۆم ئیشی باجیەکەم بەڵام زۆر هیلاکەم ڕواها بێ بەقەدەر 5 کارمەند ئیژەکەم 9 ساڵە گرێبەستم هیچ حسابێکمان بۆ ناکەن لەبەرچی ئەم هەموو خەڵکە تەقاوت دەکرێت بۆچی یعنی حسابمان بۆ ناکەن و نامانکەن بە هەمیشەی لەبەرچی چیمە ئێمە ژۆگە و خەڵکەوان ئێمەش مافمان هەیە ئێمەکو خۆم کە قساکەم لەگە هاوڕەکان کە بەشداری ماکرۆ ناوەی تەندروستیەوە هاتووی نەخۆشخانەی هیوا و هەموو جۆرەکان و هەموو وەزارەتەکان گرێبەستی تیا هەیە ئێمە لە 4 ساڵەوە گرێبەستی تیایە هەتاوەکو 13 ساڵ ئیتر خەڵی خۆی لە 15 تەقاوتە بێ کەسێک 16 ساڵ گرێبەست بێت تۆ چی حسابێکی بۆکەی و بە موچێشی کەم ئەوەی دیبلۆم بە 4 سازارێکیان ناوەتە پێی لەگەڵ ئەوە شار بە لێبڕین و دووسەی وەرگتو لە لێبڕینە بەشدار بووە و بەکاری دۆستەکان ئەوی شادایە کەمتر بۆ زۆر پارێکی کەمتر هەب بۆ 75,000 وەرگتۆ لە لێبڕینە ئەی بە چی جۆرە موچێک بێمە من ئەگەر پیر بووم و دوای 3 ساڵی تر تەمەنەکەم گەشتە ئەوە تەقاوت بکرێم ئەبێ بڕۆمەوە لە ماڵە بکەم هیچ مافێکم بۆ حساب ناکرێ وەکووە یعنی هیچم نەکرد بێ هەر دیار نەبووم وەنیە ئەیتر ئێمە داواکاریمانەوەی ببین بە هەمیشەوی لەوە زیاتر خۆی ئێمە بەرگرانیمان نییە بەسەر حکومەتەوە مان هەیە 7 ساڵ لە گرێبەستە ئیستا ئەگەر خوانە خواستەوە فات بکات تاو کۆتایی بە ڕاژەکەیەت و کە سوکارەکەشی هیچ سوودمەند نابن لە ڕاژێ و کەسە لە کاتێکا بۆ فەرمانبەرێکی کەرتی گشتی بەو جۆرە نییە وە داوامانەوەیە ببین بە هەمیشەی زۆر مافمان خوراوە یەکێ لەو مەرحەلانە کە بڕێوێتی داتایەکمان ناونەتێ چەند کارمەندی گرێبەس هەیە دوو لەو مەرحەلانەی کە ئایا حکومەت چەند قازاجەکە لە مۆزای چونکە ئێمە کە ئەو داتایەمان ناونەتێت نزیکەی 2 ملیار بەرەو سەرەوە ئەگەڕێتەوە بۆ حکومەت کە ئاگا بەمانە بکرێن بە ڕسمی لەبەرەوە بەڵێنان پێیان هەموو پشتیوانیشی خۆیان دەربڕیوە لە ئایندێکی نزیکا جوابمانێنانە و ئیشەڵا دڵخۆشی ئەین بم فەرمانبەرانە